ئەمە جارێکی دیکە نۆرەی خانە نشینانی سلێمانیە بۆ وەرگرتنی موچەی مانگی 9 نەوەک موچەی مانگی 12 ساڵ کۆتایی هاتو جارێکی دیکە چارەنووسی 3 موچەی مانگی 10 و 11 و 12 نادیارە خانە نشینانیش بۆ وەرگرتنی موچەکانیان دەبێت بەردەوام وەکو ئەم وێنانە لە نۆرەدا بوەستن. مانگی نوۆیە وڵای ئەوە بێ دەستنوێژێکی جاشی بۆ بگرن بڵێن ئەلفاتیحە دەست لێ شۆردۆتەوە وڵای ترەکە خوا پێغەمبەر بکەمان دەنێ مەمنونی ئەگەر نەشیان دێن هەر مەمنونی چی بکەین دەسەڵات هەیە هیچ دەسەڵاتێکمان هەیە مانگی نۆ وانی بەتایبەت ئیشەکان معاشەکان ژیانە لەسەر معاشە ئێستا مانگی نۆ وەرەگرە و مانگی 12 ئایا ئەو معاشی کە وەرەگرن مەسەر هەچەر وەرگن 600 700 بەشی سێ مانگەکە بۆ عایلەیەک نەخێر ئەبێ زۆر بە ناڕەحەتی ژیانە بن بەسەرەوە هیواشەیەگەر سوکە کاسپێ لە شوێنەکەەوەش بەوەشان ناژی بەس بە زێوانی کە ژیانە لەسەر معاشە ناڕەحەتن زۆریان وت سیستەمی پێشکەوتوو پەیڕەو دەکەین و هەژمار دروست دەکەین بەڵام هەموو ئەوانە قسەی ڕاگەیاندن بوو ئەمە ڕاستی وێنەکەیە کە بۆ وەرگرتنی موچەی 3 مانگ بەر لە ئێستا خانشینان دەبێت چەندین کاژمێر لە بەردەم ئەم بنکانەدا چاوەڕوانی وەرگرتنی موچەیەکی دواکەوتوو بن. ئەم حکوومەتە هەر لە کۆنەوە هەرز بوو هەر ئاخر هەرز دەبێت ئاوەرمان گرتووە بەس ئەوە دزیە چکە ئەوە لە 2023 بە 2024 مانگی نوۆیە 3 مانگیان ئاودی کردووە خاکە بخۆیان دزن بڕوا ناکەم بەحساوانە ئەڵە نافەوتێ فۆتان چییە تۆ لە مانگی یەکای مانگی دای ئەی ساڵە تازەکەی چی لێدەی مانگ 1 و 2 3 و ساڵی داهاتوو ئەمە هە خەریکی دزین هەر لە کۆنەوە هەر دز بوون قەت چاک نابن خەتای و خەڵکەیە خەڵکای قسە ئەگەر هەموو یەک بن ئەم حکومەتە ناتوانێت بکەن لەو خەڵکە بەس خەڵک بێدەنگە لە کۆلە ئەمانە بێدەنگن با ئێمە بە عارش خۆمان بیدزی بکەن و پارە بخۆین ماخۆ لەساگە من یەکێدیش بوو کابرا بە فەردە بە تڕێرە بیدزێ من پارەم نەبێ بۆ دوایەکەم دوای ناکەم تەواو گاڵتە بە ئەقڵمانەکەن پێویستیان بە ئێمە نەماوە تێگەشتی ئیتر لە ڕای خوا لە ڕای پێویستیان بە من نەبووی پێویستیان بە ئێمەوە تۆ موچەی مانگی ئێستا 9 وەرەگری ئەی 11 و 12 و 10 ئەوانە وەرناگری جوانە مەرە بوون تەواو تازە دەنگۆی فەوتانی موچەکانی 3 مانگی کۆتایی ئەم ساڵ و پاشەکەوتکردنی لەلایەن حکومەتەوە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام موچەخۆران هیچ ئومێدێکیان بە وەرگرتنی نەماوە چونکە حکومەت لە برسیکردن و خواردنی مافی موچەخۆران پێشینەی هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.